میوانە بەڕێزەکان زۆر بە گەرمی بە خێراتتانەکەین لە قاوەخانەی کەلتوری زەردەشت لەم شوێنە شوێرەی کە هەیە و بۆ خزمەتی ئەم شارەیە پێش ئەم شتێک پێتان ڕاگەنم کە سیانزەی دوو یاد دامەزانی 6 ساڵەی ئەم قاوەخانە کەلتوریە پێشتر کافترەیە کەلتوری زەردەشت بوو لە ئێستاە لەبەر قەیران بچوو بووینەوە بووین بە چایخانەیە قاوەخانەی کەلتوری زەردەشت گرنگ نییە مهمە بتوانین خزمەتی ئەم شارە بکەین و خزمەتی هونەر و کولتور بکەین. ئەمڕۆ سەری ڕێزانێنین لە یادی 20 ساڵەی من ناوینانم کۆچی دوایی کشانی ئەستێرەیەکی درەوشاوەی هونەری کوردی مامۆستا محەممەدی ماملێ محەممەدی سەعیدی مامعەلی کە لە کاتی خۆیان لە کاتی ناونووسکردنایە ئەحساییە کە گەڕاون لە مەهاباد مامعەلیەکەیان بۆ نەنووسراوە هیباپیری مامەلی ئیتر ئەوە تەسبیت بۆ مامعەلی کە ئێستا هەیە ماملێ لە کۆچی ئەو هونەرمەندە مەزنەیە لە کشانی و ئەستێرەی هونەری کوردیە ئێمەی کۆمەڵی هونەری میلی کوردستان ئەتوانم بڵێم یەکەم کەس بووین لە شاری سلێمانی لە مزگەوتی سەلیمبەگ بۆ ماوەی 2 ڕۆژ پرسەمان بۆ داناخۆمان کرد بە خاوەنی پرسەکە دوا بە دوای ئەوە چلەی کۆچی دوایی ئەم هونەرمەندە گەورەیەمان لە شێوەی فێستیڤاڵێک لە هۆڵی ڕۆشنبیری پێشکەش کرد لە هەر لە ساڵی 99 دواتر ساڵانە هەموو ساڵێک ئێمە وەکو نەریتێک چ لە کەناڵەکان چ لە چالاکی هونەری ئاوا جەماوەری خۆبەخش هەموو ساڵێک ئەوی ساڵی ڕابردوو یادیمان کردوتەوە و 6 ساڵی ڕابردووش بە درێژایی هەر 6 ساڵەکە لە قاوەخانەی کەلتوری زەردەشت و فەرمانبەران ساڵی پێرار لەوێ کردمانەوە هەموو ساڵێک یادی ئەم هونەرمەندە نەبرەمان کردوتەوە بە منەتی شەوە نایڵێن چکە ئێمە هەمومان قەرزاباری ئەو هونەرمەندە گەورانەین لەبەرەوەی هەر بۆ نمونە چەندی هونەرمەندی ئێستا ئەمڕۆ کەیبنن شوێنکەوتوی دەنگی و هونەرمەندە چەندی مۆسیقی هەیە خولیای گۆرانیەکانی ئەون و ئیلهامیان لە گۆرانیەکانی ئەو هونەرمەندە نەمرە وەرگتووە هەر بە نمونە هونەرمەندێک ڕەنگە کورد نەبێ لە نەتەوەی کورد نەبێ بەڵام زۆرترین خزمەتی بە هونەری کوردی کردووە چەندین ساڵە لێرەیە چەندین کەسی پێگەیاندووە کە ئێستا باشترین ژەنیارن ئاغای ئیبراهیمی نەغەدیان مامۆستا ئاغای ئیبراهیمی نەغەدیان شایانیەوەی چەپڵەیەکی ڕێز و ناوەشی بۆ ئەو پیاوە بەڕێزە پارچەیە موزیکی ئامادەیە حەزەکەم دەستپێکمان بۆ بێ بۆ ڕۆحی نەمری ماملێ ئەگەر مامشێر بفەرمێ بۆ پێشکەشکردنی پارچەی موزیک بۆ ڕۆحی ماملێ خۆتان ببینن ئەو پیاوە بەڕێزە عیندیارە ماملێ بە شێوەیەک کاریزمایە یا بە شێوەیەک قوتابخانەیە کە چەندین کەس ئامادەیە لەو قوتابخانەیە خزمەتی هونەر و خزمەتی موزیک کات مامشێر ساڵەکانی تریش لێرە لە زۆر بۆنەیە لەگەڵمانە بۆ ئەم ساڵ حەزی کرد خۆی پارچەی موزیکی ئامادەیەی ماملێ پێشکەشمان بکە ئێمە تۆزێک ئەو تەقلیدەماشکان کە باسی وەکی کە لە ساڵ ڕۆژی و هونەرمەندەیە کەی لەدایک بوو کەی کۆچی دوایی کردووە چەند مناڵی هەیە و چێ پێویست ناکە بەڕاستی ئەوە چکە لە کەناڵەکانەوە ئەم شەو هەندێک کەناڵ زۆر بە سوپاس و ڕێزەوە یادیان کردەوە ئەم شەویش کەناڵی نارتی دوو پێم وا بێت چەندی بەرنامەی تایبەتی هەیە بۆ ئەو بۆنەیە ئەو بەجێڵین بۆ ڕاگەیاندنەکان ئێمە تەنها ئەمانەیە قوتابخانەیە بەردەوام بێت و لە خزمەتان نابین هەتا مامشێرە فەرمێت ئێرە
زۆر سپاس بۆ هونەرمەندی ژەنیاری بەتوانە مامشێر ئێمە ڕەڵێن مامشێر لە کوردستان بە مامشێر بەناوبانگا و ئوستاز و ئاغای نەغدیان سپاس. پیرۆزبایی دامەزرانی بنکەی ڕۆشنبیری پێشوەرگاکەم کە کەوێتە سنووری ئێمە و لە ساڵمکەران کراوەتەوە بەشی هونەریشی تیا کراوەتەوە بۆ بەشی شانە و موزیک و گۆرانی و سینەما و کۆمەڵی گەنجی لەخۆ گرتووە سپاسیان ئەەکەم کە ئەوانش ئەمڕۆ بروسکیان نادووە بۆ ئەم بۆنەیە و زۆر زۆر سپاسیان ئەەکەم. پێتان سیر نەبێت ئەم جۆرە بۆنانە کە ئێمە ڕێکخین هیچ کات نەپڕۆبوون ئامادەکاری بۆ ناکەین بە بۆنەی جەنجاڵی ژیان و ژێوی ژیان و ورسی ژیانەوە. هەر ئێستا کاکجوانڕۆ تەعزیەوە و بابانش ئەم دەقەی بینیمانە و هونەرمەندەکانیش هەر ئەم ئەتوان بڵم چارەکی پێشەوە لە خزمەتیان نەبووین لەبەرەوە لە هەموو کەم کوڕێک ئێمە ئامادەکاری ناکەین بۆ هەموو چکە هەموو چوارشەمەیەک ئێمە بۆنەیەکمان هەیە بەڕاستی هەموو هەفتێک ناتوانیت بە دانشی پرۆڤە بکەیت و بە درێژایی و هەفتەیە لەبەرەوە سادەستگەین بە دەست ئەەکەین بە پێشکەشکردنی بەرهەمەکانمان بە دەنگی شوێنکەوتوانی ماملێ بەزەڵ لێم ناگادار بم هەرچەنە وەستا عەبدوول دەڵێ پێم مەڵێن عەبدوولی ماملێ بەس تازە و لە هەشتاکانەوە عەبدوولی ماملێ وەستا عەبدوولی باڵخی عەبدوولی ماملێ کاک عەبدوولی تر پێڵێن عەبدوولی جامانە و عەبدوولی ماملێ وەستا عەبدوولێکی ترشمانەیە عەبدوولی ماملێ پێنجۆنیایی هەر لە شوێنکەوتوانی دەنگی ماملێ سێ عەبدوولمان هەیە. چەند مەقام و بەستەیەکمان پێشتر شويك زي شمعة وديما يا شويك بداية الخيال ليلى أي ليلى بلكم يا ربا يا رينا يا خو بلكم يا ربا يا رينا يا خو ديم ديم والله يا ويدي مشوا يا زمقري يا عالم كيف سياني والله يا ويدي مشوا يا زمقري يا سابا يا كيف سياني والله يا ويدي مشوا يا زمقري يا عالم في بزياني
تيري بومي مسار سوي يا غفير بومي كوافيري قرماي قسي يا ماي عاريني وقرم السير بومينا وزريجان سنساراي القرايم سنساراي القرايم سنخايا بساري بومشوالك كسي أري هخلاد يا دفن ويا دفن يا بكنها دفن يا بكنها كاوي جنب رايا سبيشايا ايها وار رايا سبيشايا دفني بكني كاوي جان برايا سبيشايا هوارب مني شيخك اي شيخك سايا زوال بدي ديقيان اي هوار بدي ديقيان ديم ديم والله يا بيدي يا مشغى يا سما يا خير سياري والله يا بيدي يا مشغى هاي مقري عالمي يا مزياني خذ جنبك يا سايد ودم يا مريم
خاوەڵی نازن کیژە مەکتاولن خاوەڵی نازن بۆ عاشق خۆشتنی زن نەخوازن بۆ عاشق خۆشتنی زن نەخوازن ئامین یا ئامین ئامینم سەیدی ئامین یا ئامین ئامینم سەیدی هەستەما بێڕۆی ڕۆژگەی هەزاردی هەستەما بێڕۆی ڕۆژگەی هەزاردی شوێنکەوتوی دەنگێکن طبق الأصل هەروەکو خۆی بێتەوە ئەوە خۆتان نەزانن هیچ شتێک نابێتەوە بە ئەسڵ لە هەموو دنیای بەڵام خۆی لە خۆیە ئەمانە نەیان لەو هونەرە لە ناو بچێت ئەمانەوە ئەکەن ئەو هونەرەی ئەو هونەرمەندە نەمرە بگوازێتەوە بۆ جیلی ئەمڕۆ بۆ ئەم گەنجانەی ئێستا بۆی شوێنی هونەری بێگانەوە نەکەون جارێک ترم هونەرە خۆشەویست بێتەوە ناو خەڵکە ئەمڕۆ گەنجێک ژێرێک کاکە سەیوان ڕەنگە بە شێوازی خۆی بێڵە بەڵام طبق ئەسڵی میلۆدیەکەی ماملێ ئەڵێتەوە بە شێوەیەکی زۆر جوانەدایە کە ئەویش لە طەبەقەیەکی زۆر بەرزەوە کە هیوادارم تا کاک عەبدول ئیسراحەتێک کە چووە گۆرانی ماوە کاک عەبدول بەڵام کاکە سەیوان حەزەکەم مەقامێک و بەستێکمان پێشکەش بکات هەتا ئەوەش بێت ئەم شەو من زۆر خۆشحاڵ بم وێنەیەکم بینی هی کاک شێغاوات بەڕاستی لەگەڵ مامۆستا ماملەی نەمر ئەوەی کە زۆر زۆر خۆشحاڵ بوو تا ئێستا وێنەی ئەو سەردەمانی ماملێن بەو شوێنە بینیوی ئەم هی هەفتاکان بەڕاستی کاک شێغاوات دیارە بەهۆی خەبات و پێشبەرگایەتیەوە کە خۆی حەزەکەم ئەگەر بفەرمێت یا لە شوێنی خۆشەوە بێت باسی بەس وێنەیەمان بۆ بکە بەڕاستی لە ژیانمان بەغیری بە سەرۆت و سامانی کەزابم بەس بەغیری بە وێنەیە بوو ئەگەر خۆی بیرۆریشی وێنەیە هەبێ بیژێڕێتەوە مەمنون ساڵی هەفتا و نۆ بوو دوای ڕووخانی شاو ئێمە تازە ڕووبانەکە دێرە ماڵی ماملێ و کەساتیە